کاتەو هەموو کاتێکتان شاد و بەختوەر بێ بەڕێزان بۆ بەردەمەکی خۆتان جارێکی دیکە بەخێر بێنەوە چارەنووسی عێراق بەرەو چێ دەڕوا ئەمە ناو نیشانی تەوری ئەمرووی بەردەمەیەمەیە بێگومان وەکوێوە لە بەرچاوی خۆتان نەڕەوشی ئێستای عێراق بێگومان لە بیداەتی دروستبوونی عێراقەوە تا ئێستا لەسەر دەمی مەلەکی دواتر کوماری و نازانم چی ناو نیشان و نەمانی دکتاتۆریەت و 2003 دوای 2003 فەرموو ئێستا بە بینەڕەوشی عێراق چوونە هەنی ئەوەی ئێستا و کوشت و بڕێ ئێستا لە عێراقەیە لەوانەیە لە پێشتر نەبێ ئەگەر هەش بێ بەم شێوەیە ئاڕست ناکرا بە تایبەتی تەتەوری تەکنۆلۆژیا فەرموو کۆمەڵێک دیمە نەبینی لە تووڕە کومەڵاتیەکان ینی هەموو کەسێ ناتوانانی سیرکە ینی بەڕاستی ئەمانە لەوانەیە ئەم جۆرە شەڕانە لە بیدایەتی ئینسانیەتەوە تا ئێستا هەر لە ناوچێ ڕووگەکانیشە ئەم شتە باس نەکرێت لە ناوفیلمەکانیش ئەم شتەی نییە سەربڕینی خەڵێکی کوشتنی بە هەزاران تەڵەبە و نازانم چی تا دوایی بەڕای ئێوە بەم شێوەیە چارەنووسی عێراقی ئێستا بەرەو چێڕوە عێراق کە پێکهاتەی عێراق کە دروستکردنی دەوڵەتی عێراق لە 1920ەوە لە بێگومان ئەو کاتی ئینتیدابی بریتانیا و فەڕەنسا زیاتر تەسیریان هەبوو لەسەرەوەی سێ پێکهاتی سێ مکەونی ڕئیسی لە عێراق بە زۆر ئەم عێراقیان پێکێناوە ئەویش عرب لە عرب شیعە و سونە دواتر باشووری کوردستان ئەو هەرێمی کوردستان ئێستا کە باشووری کوردستانە بێگومان ئەم هەموو ئەم هەرسێ مکەونە لە عێراق تا ئێستاش لە کاتیدا مەزەراندین تا ئێستا ئەم هەرسمێکەوە قەت پێکەوە نەگونجاون قەت پێکەوە نەژیاون ئەگەر ژیاش بن بە ژیارێکی زۆری هەموو کاتێک جیاوازی هەبوو هەموو کاتێک هەر بە تایبەتی شیعە و سونە هەر کاتێکێکی کەمباڵە دەست بێ لە عێراق بێگومان هەوڵی تەمیشکردنی ئەوانی تری داوە لە ئێستادا بەرەزان چارەنووسی عێراق کە لە دوای 2003 بێگومان وەکو ئاڵێن سیستەمێکی دموکراسی دامەزراوە هەڵبژاردن نەکرێ حکوومەتێکی نیشتیمانی دامەزراوە تا دوای بەڵام فەرموو ببینن لە عێراق چا گوزەرێ لە ئێستادا گروپە چەکدارەکانی توندراوەکانی داعش و گومەلێک پێشتر نەخشەبەندی و نازانم چی و چی بە ناو نیشانی جیاوازترەوە لە عێراق سەر هەڵداون لە ئەمان کەدا لە ناو شیعەکانیشە بێگومان وەکو خۆتان نەزانن کە ڕەوشەکە چوونە کوردستانی هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی تر بەم ڕەوشە و بەم کێشمە بەو ڕەوشە زۆر خراپەی ئەمنی کە عێراق تیا گوزارێ بە تایبەتی ناوچە سونیەکانی ناوەڕاستی عێراق بەڕای ئەوەی چارەنووسی عێراق بەرەو چێ ئەبا ئایا ئەمە فعلەن ئەم پێشهاتانە عێراقی یەکگرتووە ئەچەسپێنێ دەستورۆکە خۆ جێبەجێەکە یەکتر قبولکردین لە نێوان ئەم لایەنەکان دێتە ئاراوە بە تایبەتی شیعە و سونە کە سیراعی شیعە و سونە ڕەهەندێکی مێژووی سەدان ساڵی هەیە کە لە ئێستادا زۆر بەزەقی دیار ئەبێ حتا ناوەکان ئەم گروپانەکە کەسێکە بینن ناوێکی شیعی لەسەر بێکسەر ئەیکوژن و سەری لێبرانی ئەم ڕەشە عێراق چارەنووسی عێراق بەرەو چێ بەبڕێەوە وەڵێ تەماشاوانە نژا چارەنووسی عێراق دنەهادا بەرەو کیڤە دچێت ئەف عێراق کونها ئەم تێدا بزۆری ئەف عێراق دروست بوویە لەسەر ئینتیدابە وی دەمیە فەڕەنسا و بریتانیا کورد عرب عرب شیعە و سنە کە شیعە و سنە دێر زەمان هەیەە سیراعەوان یا تاعیفی گەلێک ئەمیقەیە ئەبەدەن پێکڤێنە ژیانە ئەبەدەن هەفتوو قبول نەکردە هەموو کاتێک شەڕ هەبوویە شەڕۆشی هەبوویە و نەزانم چی تا دوای ئایا ئەف عێراقەنها یا پشتی 2003 هات کە وجودێ ئەف عێراقە دنەهادا ئەڤات عێراقەتی تادیتن بە تایبەتی ڕەوشە ئەمنیە دەڤێرن ناڤەڕاستە عێراقێ بڤی ئەوەی زەغبوونە سیراعین تایفی نابینە سنە و شیعەیاندا گەلو مەسیرێ عێراقێ دێ بەرەفکی ببێت چارەنویسێ ڤی وڵاتی دێ بەرەفکی ببێت ئایا بڤان پێشهاتان بڤان ئەحداسان بڤێ سیاسەتێ بڤی ئاوایی عێراق دێ ئەیگرتیمینەوە کۆ دەوڵەتێکی ئەیگرتی عێراق دێ بێگومان هەموو دێ پابەندی دەستوری و ڕێسە یاسا بن پێکڤەژیان لە ڤی وڵاتی مەسیرەیە بەرەفکی بەدچە و حتا داویە بێگومان باشوورێ کوردستانێ ئەوژێک دنەهادا و بەشێکە لە عێراقی و لە ساڵ 1920 یا سەدا دەربازبووی بزۆری بە عێراقی هات کە چەسپاندن گەل و هەرێما کوردستانیان و باشوورێ کوردستانێ بڤی ئەوایە عێراقەکە تەڤلیهە بۆ پڕ کێشم و کێشە بەرەفکی بەدچە پێویستە چی بێتەکردن بێگومان سەرنجاوەیە خەڵکی کوردستانی جادا کوردستانی لە دوورڤێکێ گەلە گرنگە ئەم هیڤیدارنجێک دە چارچوێ بەرنامەیەدا دە چارچوێ تەوەرێمەداکەرین ئاخفنێ بکەن گەلێک باشتر دەبێ بڵێ گۆران لە بەردەڕە شێکم پەیوەندی کارچۆنی ئێوارە باش سەر چاوم دەمێ پاس بەسەر پێشمەرگە پێشکەش بەڵێ پێم باش بوو تەوەری ئێمە تەوەرێکی تەحدیدە ڕاست بەزۆڵا دەوتەڕ لە پەیوەندیەکەم دەمێ پاسە شارەکە بڵێن مەگەریان لە کاتم بۆ ژیار بکەین بەڵێ بڵێ من پێشمەرگەم جان فیدا مەکان فیدا ناوەڕووی پێشمەرگە دەنگی هەورە بروستیە بۆ دوژمنەکەی ناوی پێشمەرگە دەنگی هەوڵە لە ئاسمان بۆ دوژمنەکەی ناوی پێشمەرگە نەخەنەخەی دەنگی شێوە بۆ دوژمنەکەی
ناوی پێشمەرگە دەنگی شۆڕی باریکەتە زوو لە بۆ دوژمنەکەی ناوی پێشمەرگە بۆ خەڵکی کوردستان کشتی خۆ لە ئاسمان ناوی پێشمەرگە بۆ خەڵکی کوردستان مانگی چوارشۆ لە ئاسمان پێشمەرگە. بەڵێ کێمانە گەلە یاسین لە کەرکووکەوە ئەم کاتت باس بەڵێ کاک یاسین هەموو کاتێ فەرموو. والله تام مالكي لسر حكم بها هردو ان لسر جەوهەر لە کۆیە فەرموو. يا رب هستوني سەر چاو والله من بدوسي برسا بزار يكم او هم كاميرا تلا تادوري بيز بقل دو خونيانن اوار كارس بەڵێ کۆمەڵێک مستەڵحەیەکە بەکار نێنێ لێ بەڕێزان لەبەرەوەی ئەمە تێلەڤیزیۆنە هەموو دنیا سێرەکە ئەمە شوێنێکی دیکەنیە کە خۆت و کۆمەڵێک ڕەفیقی بە تەنیا بە هەر قسەیەکە هەبێ بکە لێرە کۆمەڵێ مستەڵحەیە شیاو نییە ئەسڵەن بوو ئەو بەڕێزانێک کە پەیوەندیەکەن ئەیانەوێ شیاو نییە لەبەرەوە لێرە ئەگەر بە شێوەیەکی قسە بکرێ بە هەرچوونەی بێسەرنجی خۆ نیشان دێ بەڵام بە شێوەیەک بێ کۆمەڵێکی مستەڵحی هینتیانە بێ کە ناچار ببین پەیوەندێکان ببڕین. بەڵێ شکار لە کەرکووکەوە ئەم کاتە باش سەر چاو نەسەڵشی بەرنامەکە لێکەم بەڵێ سوپاس بۆ تو فەرموو. سەبارەت بە تەوەرەکە عێراق پێم وا بێڵێ بەرەوەی چی دەڕایان چی بەسەر بێت بەڵێ ڕاستی دیار نییە ڕوون نێتە ئیساکە بەڵام ئەوەی دیارە ینی شێوەیەکێ لە عێراقا و هیوادارم کورد خۆی لەو شێوەیە نەگرێنێت بەڵام ئەو مافەی خۆی هەیەی بەدەستی بێنێتەوە و خاکی داگیرکردەوە بدابووتان لە کوردستان بگەڕێنە سەر خاکی خۆی و دەست بۆ خاکی تری درێژ نەکات هیواداریش پلانەکان یەکدەنگ بن لەم کاردا کاتی دووبەرەکی و سەرقەبەلایەتی و حیزبایەتی نییە پێویستە هەموومان یەکدەنگ بین هەموومان ببین بە یەک لە پێناوی ئەو حکومەتە داعیش بکەین لە خۆشی بەرنامەکەمان لێکەم و زۆر سپاس. بەڵێ کارزان لە سلێمانی کای کارزان فەرموو. بارزان لە سلێمانی بەڵێ زۆر کێ لەگەلمانە لە سلێمانی بتعدید کای سەردار فەرموو بۆ بورە ئەم کاتە باش سەر چاو دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم وەڵای من پێم وایە کاگە ئاکار عێراق بەرەو دابەزبوونە ڕوا لەبەرەوەی تا تەکانە لە مستەڵاحەدین هەزار و حەسەد ئەکان توانە سەریان بڕون و کوشتویانن یعنی ئەگەر بەو شێوەیە بڕوا ئەبێ بە شەڕی تایاتی تازە یعنی عێراق ئەبێ ببێ بە سێ پارچەوە بدەوێ و نەدەوێت تازە بە یەکگرتووی نامێنێتەوە ئەوە تەکانە شەڕی ئەوسنێ شەڕی کورد و بە هەموو ژێرگانی عێراق دابەژەکرێ ینی ئەمڕۆ کورد ئەبێ ئەو شوێنانەی کە گوێتی بە هیچ بەجێ نەیەڵێ لەبەرەوەی کە جارێککە ئەو فرسەتێکە بۆ کورد فاتووە بە حیاتی نایبینێتەوە ئەمەستە هەمن جارێت یعنی ئەم جارێت لە دەستیدا جارێککە بە هیچ شوێنە نایبینێتەوە داوا لە سەرەکی هەرێمەکەم لە هەموو حیزبەکانەکەم یەکگرتوو بن بۆ ئەو منتەقانە بەجێڵێ و هێزی پێشمەرگیان معاشیان بنێ و خزمەتی هێزی پێشمەرگە کە بۆی ناوچەکان پارێزێ هێزی پێشمەرگە فەرمانی کە چەند گڵسۆز و چەند بەتوانایە لە بەڵێ عەبدوڵڵا لە دانیوە لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە لەگەلمانە کاک عەبدوڵڵا فەرموو. ئەو کات بەڵێ هەموو کاتێک فەرموو بەداخەوە هیوادارین دووبارە پەیوەندی بکاتەوە کاک سەرتی فەرموو. ئەم کاتە برای گەورم بەڵێ سەر چاوم عزیزم ئەم وەزعی کە ئێستا عێراقی تێدەبڕێ بە تایبەتی شیعە و سونە نادیارە بەڵام هیچ خەبیرێکی ئیستراتیجی ئەسکەری ناتوانێت چارەنووسی شەڕ دیاری بکە محەددەن و بە تەحدیدی بەڵام ئەوەی ئێستا لەبارە بۆ ئێمەی گەلی کورد فرسەتێکی زێڕی ناگەر ئێمە بتوانین یەکدەنگ و یەکەڵێز بین ناوچە دابڕاوەکان کۆنتڕۆڵ بکەین و لەوە بەو لاوە تەجاوز نەکەین بەڵام لێرەدا ئەوە ئەبێ بڵێن باڵانس و معادلەکە لە حکوومەتی مەرکەزیە گۆڕا جارێکی تر ئەو سیستمەوە و نظامی کەمالیچی ئەوی جێبەجێ بکا بۆی جێبەجێ ناکرێت یان ئەوە تا بیدراوەیەکی ڕاستەقینە و شەراکەتێکی ڕاستەقینە یان ئەوە تا عێراق ئەبێ بەسێ بیدراوێن لەبەرەوەی ئەو سەردەمە بەسەر سومالیکی خۆی بچەسپێنێ بەسەر هەموو گەلانی عێراق و هەموو جومەکانی دەسەڵاتە وابزانم ئەو سەفینە حەدیانەی ئەمریکایش کە بەرەو خەلیج دێن ئەڵێ لیمن يهدد بمصالحنا في شرق الأوسط تازە نەما ئەگەر ئێران تەداخل بکە وڵاتانی سونە و خەلیج و ئەمریکایش تەداخل ئەکا نەسونە نەکورد هیچ لایەکیان بۆیان نییە باڵادەست بن ئللا حکوومەتێکی ڕاستەقینەی شەراکەت لەسەر دەستوری تازە و عێراقی تازە و هەموو تێکاتەکان لەخۆ بگرێن نەک تایەفێک و جهەتێک بەسەر
بەڵێ بەڕێزان بێگومان ڕەوشێسە عێراق ئێوە بینن بەرەو چیاڕوە شەری حتا ئەوە شەرێکە کە بێگومان وەکو زۆر جار گروپە چەکدارە تونتراوەکان ئەڵێن ئەوان وەکو ینی زیاتر ملکێکی شەڕێکی تایفی لە خۆی گرتووە ئەم شەڕە تایفیە بێگومان زۆر دەمێکە لە عێراقا دوای بە تایبەتی دوای 2023 بەزەقی ئەبینرێ هەندێک جار ئەویش کەمە ڕەوشی عێراق ئەمە بێتەوە لە پڕێکەوە تەقینەوە لە پڕێکەوە گروپێک سەر هەڵادا بەناو نیشانێکی ترەوە ئیتر گەشت تا حد کە خاکیان بەدەستەوەی گەشت تا ئەو حد کە چەندین پارێزگای گەورەی عێراق داگیر بکەن و بێژگەلەوەش بێگومان کوشت و بڕێکی زۆر لەو ناوچانە ڕووی داوە ئایا ئەمە ڕەوشی ئەمە شەڕێکی ڕاستەقینەی تایفێ بەڕێوە ئایا ئەمە عێراق بەرەو چیە بە ئایا ئەو هەموو خەلکە کوژرە بێگومان ئەو خەلکیش کەسوکاری هەیە خەلکی تری خزم و کەسوکاری هەیە ئایا ئەو خەلکە دڵیاندەی جارێکی دیکە بەرامبەر ئەوانەی کە بە ناوی تایفی بە ناوی مەزهەبیەوە کەسوکاریان کوشتووە تەسامحی لەگەل بکرێ پێکەوە بژین مەسیر عێراق لە ئێستا دەبڕێەوە بەم ڕەوشەی تێپەڕەبێ بەرەو چێڕوە کاروان لە کێرکووکەوە کای کاروان باشی بەڕێزگیان سەر چاو فەرموو ئێوارە باش بەڕێز وەڵای بەڕێز مەسەلەیە تەوەرەکەشتان تەحدیدە ئەم ئێوارەیە بەڵام حەزەکەم لەسەر تۆ ژیان و گوزەرانی پێشمەرگە و خۆمەک و پێشمەرگەیەک لە کاتی ئینزارە و لە ئینزاریشان ێستا حەزەکەم کە قسەکەم ئەگەر کاتم بەنێزەران بکەم بەڵێ بەڕێزگیان ئەگەر بتوانێت تەوەرێک تحديد بيشمرقة دابلن كالسر شيان وجزراني وبيشمرقة برواد يعني إما وكو بيشمرقة أقربوا بارو بينفع هزار بيكين ودنيا بالهالبيشيك بيت بينفع هزار بو إما دركات أقربيتو بيشمرقيك على رجل فوشلنا وبازارة بلام أما يزكي اجتماعية كالجاني هل بيشمرقية كتشوتا برقاني جنة وقولي صي خوينا وبقول له ولا بالخاطري كان فازارني لبر خاطري خلقه وابيتش حكمتش بما بزانك يعني ما قولني معاشي معاشة ما سمع زاري ادري خوار بالما باش نيه يعني براسي خوار بني ولا كاي كاروان بيغمان استا ليوال اركيكي قرزان استا روشي او روشي واتيان روشي جابا كان سنورا كان شنو والله نتواني تحديدي كاين باشا شنتم جارك باشا جاري خلافه شنتم يما لسنوركان يعني هيك كاتك لا ما باشي يعني بو باشي يعني جارك بونمونا هلق تسر ياخذ هلق تسريان همو بيجمعي ويك لكلاغانو ايبيني بشكي كمدي كتو ايبيني لساري كاميرا كانوا يعني زورتر لوينا طبعا بزورتر لوينا شنتم اويك اخوتك لدهني جاري هنا شلون هي كاميرا هرناتو انا اصلا شتا او شرانا اما هو والله يعني للسريع هو ايما دعواه لحكمتي هريم يعني في شاك يعني والله بيشمرقها هي بەڵێ بەرزان ئەمینداری گشتی یەکەتی زانایانی ئیسلامی جیهان لە لێدوانێکی ڕۆژنەماوانیدا وەکو یەکێکی لە سایتەکان بێگومان ئەو سایتەش میزاقەت هەیە لە ئێلامی کوردیا ئەڵێ بەڵاوی کردوتەوە وتی هێزی پێشمەرگە ئەرکێکی پیرۆزی ئاینی لە بەرگریکردن لە سنووری هەرێمی کوردستان و دانیشتنە ناوچە جێنوکێکەکان جێبەجێکەن هەروە عەلی قاریداغی تەکیدیش لەوە کاتەوە کە وەکو ئەم سایتە نووسێ کە لەم بچوونەیدا پشت بەدەقی قورئان و فەرموودە پیرۆزەکان دەبەستێت کە دووپاتی دەکاتەوە کە هەر کەسێک لە پێناو بەرگریکردن لە خۆی و شەڕەف و ماڵەکەی بکوژرێ شەهیدە ئەمینداری گشتی یەکەتی زانایانی ئیسلامی جیهان ئەڵێ کە لەبەر ئەوە پێشمەرگەی کوردستان بەرگری لە زوڵم لێکراوانی ناوچەدا بەڕانراوەکانە دەکەن و ئەو ئاسایشە وڵاتیانی مەدەنی دەپارێزن بە گوێرەی ئاینی ئیسلام هەر کەسێکیان بکوژرێ شەهیدە ئەمە فتوایە بێگومان فتوای عەلی قەرەداغی وەکو هەمومان نەزانین ئەمینداری گشتی یەکەتی زانایانی ئیسلامی جیهان و یەکێکە لە زانانی کورد بڵێ جوودکار لە شەڕ باژێرەوە دەستخۆشی بەرنامەکە لێکم کاگاکار بەڵێ سپاس وەڵام من تێبینیەکەم لەسەر بەرەکانی جەبهە و هێزی پێشمەرگە خۆشەویستەکان هەیە بەڕاستی هێزی پێشمەرگە و جەپانە بەهۆی کامێرەکان و بەهۆی سەردانی با بڵین ڕاگەیاندنەکان و زۆر کەش بن خۆی لە ڕاستی جەپە نابێ بۆ شێوە پەرش و بڵاو شوێنەکانیشان کەشف بێ ئەبێ تۆزێت شێوازی ئیشکردنیان بگۆڕن شەڕاوا ناکرێ بەڕاستیەوە ئیسا من پێم وایە ئەوە شتێکی سەرکەوتوو نییە دووەمیان ئەگەر من پێم وایە سەرکردایەتی کورد و سیاسەمەدارانی کورد عەقڵەتیان بگۆڕن شێوازی ئەمە پێشیان وەلا بخەن یعنی ئاشتەوایی لە هەر چوار پارچەی کوردستان ڕابگەێنێ پێشمەرگەی کوردستان هەموو پارچەکانی یەک هێز بێ یەک پێشمەرگە بێ من پێم وایە کاتیەوە هاتووە ئێمە سەربەخۆی ڕابگەێنین یعنی بەڕاستی کاتێکی زۆر چاکە کاتێکی زۆر بەناسبە ئەگەر خۆمان لێمان بێ و بتوانین بەزەوە دەست بەڵێ عەبدوڵڵا لە دانیمارکەوە کاک عەبدوڵڵا
بەڵێ ئەو کاتە باش دەستخۆشی تەوەرەکەت لێ دەکەم. بەڵێ سپاس بۆ تو فەرموو. سەرەتا ڕێز و احترامم هەیە بۆ سەرجەمەندامانی کەناڵی NRT دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم و هیوای تەمەند درێژی و لە ساخی بۆ سەرجەم پێشمەرگانی گەلی کوردستان دەخوازم و داوا لە هەموو گەلی کوردەکەم داوا لە هەموو کەسوکاری سەربەرزی پێشمەرگەی کوردستان دەکەم هیوای دارم کە دوعای بە خێریان بۆ بکەم بۆ ئەوەی خوای گەورە لەو شەڕای بیان پارێزێت و هیوای سەرکەوتن بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دەخوازم و داواکاریشم لە سەرکردایەتی گەلی کورد هەر هەمویان یەک دەنگ بن یەک هەڵوێز بن یەک قسە بن یەک لێک بەرەدا بن بۆ ئەو کودەتایی کە ڕووی لە هێزی پێشمەرگەی کوردستان کردووە و ئیشەڵڵا هێزی پێشمەرگەی کوردستان هەر لە سەرکەوتندا دەبێت و هیوای لە ساقی چاوی یەکە بەیەکەی پێشمەرگەی کوردستان ماز دەکەم هەر لە دانیمارکەوە هەتاکو سەنگەرەکانی پێشەوەی جەبار هەمرین و سەرجەم ناوچە دابڕێناوەکانی. بەڵێ بەرزان لە ماڵپەری NRT هەواڵی بەڵاو بووتەوە کە ناوەڕۆکێکی گرنگە بۆ ئێوەی بەڕێز ئێوە ئاگادار بن ئەڵێ وەکو پەرلەمانتارێکی با ماڵپەرالەیە کە بەکۆی دەنگی پەرلەمانتاران لە کۆبنەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان داوا لە حکوومەتی هەرێم کرا هەموو پێداویستی بۆ هێزەکانی پێشمەرگە دابین بکرێت و لە ناوچە دابنەرێوەکانی هەرێمی کوردستان جێگیر بکرێن و نەگەڕێنەوە کە بێگومان لەم بەرنامەیەدا ئەمە کە چەندین ڕۆژی ڕابردوو ئەمە خواستی زۆرینەی خەڵکی کوردستان و جادەی کوردستانیش بووە هەموو ناوچەکانە کە داوان کردو ئەم فورسە کۆ لە دەستنەدەوە کە خۆیانەڵێن پێویستە هێزی پێشمەرگە لەو ناوچانە بنێجی بکرێن ئیتر سنووری ڕاستەقینەی باشووری کوردستان پارێزراوە بێ بڵێ عەبدوڕەحمان مالێگەلە فەرموو کاک عەبدوڕەحمان دەستخۆشە و بەرنامەیە لێ دەکەم بەڵێ سپاس بۆ تو فەرموو بەڕێزی بەڕاستی بە پێشنیاری خۆم ئەمن کە لە وەسعەکە تێبگەم عێراق بەرەو دابەشبوون دەچیتن ئەوە یەک دووەم دابەشبوونی عێراق لەسێ بنچینەی سەرەکی پێکاتووە کورد و عەرەب و شیعە بابرین و ئەمەی کورد بۆ ئەوەی کە چەند هەلێکمان بۆ ڕەخساوە هەر لە سەردەمی شۆڕەشەکانی کۆنەوە مەسەڵەن شێخ مەحموودی نەمر و چەند شێخ و چەند مەلایەکە گەورەگەم شێخ عەبدوڵڵای نەهری و شێخ عەبدوڵڵای نەهری و شێخ عەبدسەلام باردانی بابری ئەوانە هەر هەمویان بەفەتی ئەوەمان بۆ ڕێک بووە کە عێراق ئەو کاتێک کە دێتە شەڕەوەی دیکە کورد سقیتی دەکاتەوە بە ئەمە ئەو جارە ئەو دەرفەتە دەستی خۆمان نەدەین بۆ من و بۆ تو بۆ هەموو کوردی بەشەڕەف بۆ سەرکردایەتی هەرێمی کوردستانیش کە ئەوە با مێژوو دووبارە دەبێتەوە ئەو جارە مێژوو لۆمان دووبارە بێتەوە ڕوخسایە بە حدودی خۆمان و مەنتیقەی خۆمان پێشمەرگەی خۆمان لێ جێگیر بکەین و ئیعلانی دەوڵەتی خۆمان بەڵێ تەماشاوانێ نژاد نادا نوچەیەکی بەردەستی مە دەبێژێت نادا لەناو بازارێ سلێمانیە کومێکە بازرگانان ئالیکاری کومکردنە ji بۆ هێزا پێشمەرگەی کوردستانی لە سەنگەران بە خواردن و پێداویستیان دەدەن و بۆێرە ڕەوانە دەکەن گەلۆ دنەهایە ئەف عێراقام تێدا دەژین ئایا عێراق هیچ معنایەک مایە بوو پێکڤێژیانە نەتەوەیان ئایا دەستوری عێراقی کە زۆرینا خەڵکی عێراق دەین بودایە ئەف دەستورێکۆ خوات کێژی بێجێکردن ئایا حکوومەتان هایە عێراقەوە کە حکوومەتێکە شارەکەتە نیشتیمانی دەبێژنێ سەرکوێزیرن عێراقی و بەرپرسێندنیان باڵایەن عێراقی ئایا فعلەن بە یەک چاف تەماشای هەموو عێراقیکردنە ئایا ئیرادەیەکەوە نۆسەها بوو یەکوڤان کێشان چارەسەر بکەن ئایا ڕەنگڤەدانە تائیفی و مەذهبی دنەوە حکوومەتە عێراقیدا هەبوویە یان نە کە بێگومان لەسەر ئەردێواقع کێم تا زۆر ئەفیکەتێتە دیتن گەل و تایبەتیژی لە هەرێما کوردستانێ هەرێما کوردستانی ئەف هەموو کێشە دگەل عێراقیدایی کێشە دیفکێشەیان ناف کێشە نادان چارەسەرکردن بە هەڵاویستیمانە گەل و دنهادا هەرێما کوردستانی بدیتنەوە چ بکەت و چه هەبێت و پێویستە چه هەوڵێک بێتەدان بە تایبەتی ڕەوشان هادا کو فرساییژی بێگومانها هێزن پێشمەرگەی کوردستان گەلیەکێن دنیان هێزن چەکدارین کوردستانی هەموو باشوورێ سنوورێ باشووری کوردستانی هەموو بێگومان ئەوان پاراستنە بڵێ هێرش لە قادر کەرەم ئەلو بەڵێ کاک هێرش فەرموو ئەو کاتەدان باش بقوتە سەر چاوم هەموو کاتێک وەڵا مسپاسان ئەگەم دەستخۆشتان لەگەم بۆ تەوەرەکەتان باڵێ فەرموو بەڕای من بارودۆخی عێراق هێوا شەوش بەرەو ئەو بارودۆخا ڕوا کە پێش چەند ساڵێک جۆزی بایدن جێگری سەرۆکی ئەمریکا بەنامەی بۆ داڕشتە بوو بەڵێ بەڵێ وابە بەڵام ئەوەی بەلای منەوە گرنگە بەڕاستی قیادەی کوردی لەم کاتا زۆر بە وریاییەوە تەعاملی لەگەڵ بکات چونکەم بارودۆخەکە بەرەو دابەشبوونی عێراق بچێ بەڕای من وتەمەناکەم سەرکردایەتی کورد بە شێوەیەک تەعامل لەگەڵ ئەمە بکەن کە کەمترین زەرەری کوردی تێدا بێ و بە قازاندێکی باش کورد لێی دەرچێە و بەڕای من ئەوەیشی ئێساکە دەسی کورد کەوتووە و هاتۆتە پێش یعنی
شتێکی زۆر باشە، شتێکە بەڕاستی خەونی هەموو کوردێک بوو کە بەم شێوەیە بتوانین بگەینە سنوورەکانی خۆمان و سوپاسمانەکەم. بەڵێ سپاس بۆ تۆش کارزان لەولێر لە ڕێی ڤیدیۆ سکایپەوە فەرموو. باش بەڕێزم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم فەرموو کاوڕۆکە دەستخۆشی لە هێزی پێشمەرگەش دەکەم کە بەو توانە بۆ هێزەوە بەرگاری دەوڵەتی ئیسلامی داعشەوە دەبنەوە. ئێستا وەکو گەنجێک لە شاری هەولێر لەوانەیە تەقریبی 15 گەنجێک دەبنیوە لەو زیاتر ئەم بەڕێ خۆم دەرێمەوەدا، یعنی جێک نییە بچین ناوی خۆما بنووسین هەتا بنێ پێشمەرگە بچینە بەرەی جەنگ لەبەر بەڕاستی ینی پێمان خۆش ئەمەش بچین بەشداری ئەو شەڕی ینی وەکو تەتەوع وەکو خۆبەخشە بێ ئێوەتانەوێ بچنە جەپە هەر وەکو خۆبەخش بەتەمانێ بچینە ئەو بەرەی جەنگ لەگەر جەماعاتی پێشمەرگەی پاڵپشتی هێزی پێشمەرگە بکەین بەس هەتا ئێستا جێیەک شک نابن کە بچین. یەکەکانی پێشمەرگەیە فەرمان بارەگەکانی پێشمەرگەیە هەنیوە سەردانیاوێتان کردووە کە ئەمە جالا بیانە نا هەتا ئێستا سەردانمان نەکردیە بەس یعنی زیێکی شک نابین لە کاتێک کە لە ناو خۆیان ناو هێزی پێشمەرگەی ئەگەر برێن لە فلان جێی ناونووسین هەیە لە بۆ خۆبەخشی پێشمەرگەی یەکەم کەسم کە دەچم ینی بەڕاستی حەزم ینی ئەم بەڕێزە وەکو باسیەوەکە کە کەمپینێکە بێ کەمپینێک بۆ ئەوە کەسانەی کە یانەوێ بچن شانبەشانی پێشمەرگە سنوورەکانی باشووری کوردستان بپارێزن بێگومان ئەمە یەکێک لەو سەرنجانە بۆ ئێمە هیوادارن ئەم گەنجەی هەولێری سەرنجەکەی گەیشت بێت بۆ لایەنە پەیوەندەرەکان. هیوامان لەگەلە دەستخۆشی بەرنامەکە لە بەڵێ فەرموو. وڵی بەڕێ حکوومەتی عێراقی ئێستا حکوومەتی عێراقی نییە شت ناتوە، بەڵام من پێم وایە مالیکی ئێستا بۆی دەرکرد دوای 8 ساڵ ئێستا بۆی دەرکرد کە ئەو ساکەوانەی کە ئەو ئەیکرد و بە هەوەسی خۆی هەموو هێزی پێشوەڵان ئێستا پێ بۆی دەرکەوت کە ناتوانێت لەبەر چیش بۆی دەرکردەوەی بۆی دەرکەوت کە 4 ملیۆنە بەڵام پێم کە ئەگەزانی تۆنە ئەگەر نەک 6,000 10,000 شارکەری تیا بە نەک دیواوە دەبابە نێڵا ئەو بەدی بودێ بەڵام ئەوانەی کەوا گیان هێشت ئەوانە زانیان کەس دەوێت لەگەڵیانان نیە بە زۆر خۆیان سەپان سەر شارەکە نەکەر مسڵ وەکو بگرێت ناوچەکانی دریش بەر بەغا ڕاست ئێستا بۆی دەرکەوت کە ناتوانێ ئەم عێراق بە یەک پەرچەی تێناخۆی بیبا بەڕێوە پێشم وایە بۆ ناوچەی مەسلەی کەرکوب و ناوچە داوڕاگەم بۆسی کە پێشمەرگەی براک وەڵە بەرزان لە سەرتوری کومەڵاتی باز بەریفکە دەنویسە بدید نامن ئەف چەنداوەکی تۆڵڤەکردنا ملەتێک کوردە و داعشێ تۆڵامە کورداڤە کرد تۆڵا حەلەبچە و کۆچە ملیۆنی و خۆزی داعشەکە دیژ باشووری عێراقیژیژ هەل هاتبە و تڤیا بە عەرەبادا ئینابا توفیان تر ئاشنا هەمە ساڵی شەنووسێ چارەنووسی عێراق بەرەو ئاڵۆستور بە ئێستا ئەروە هێندەی حەساسە کە کەس ناتوانێت پێشبینی وەردی بۆ بکە بەڵام هیوادارین کە لەم نێوەندەدا کورد سۆتمەند بێ هەروەها ئالان تاهیریش ئەنووسێ کە عێراق بەرەو لەدبوون ئەچێ هەروەها کەریم مححمودی شەنووسێ ئەگەر عێراق دابش نەکرێت بۆ سێ هەرێم مداخەلەکردنی وڵاتانی گەورە و نەتەوەی گرتوەکان ئەوە بدڵنیەوە جەنگێکی گەورە و کاولکەر بەرێوەیە. بەڵێ ئازاد لە سلێمانی کای گازە فەرموو باشتر بووتە کاکە دیار ئازاد ڕوودە ڕاستە بناو شەبەکەیان خۆدانێ کاگازاگە جێخەب گۆڕی دەنگێتە باش نایێت نەها باشە تەمام بەێ دیارە کاکە کارنا ڕاستە بناوێت داعش ڕوودەدا بەس تایبەت دەڤەرا میسل کو ئەم ژەنیزیک بە جێهادار بووین یعنی ئەف سوپایە بەری چەند ساڵەکان دەهات بشەوێ بە تایبەت یان بگرێت دەستگەیان ڕاگەاندنێژی بەڵاف نەدەبوون لەسەر ئەساسێ هەویاتان ئەو خەلکی میسل دەبرن البەخدا دادگەهی دەکردنەوە پشتین گەزدژم ویکیلیکسی سەر هەندێک کەشف کرد و چەندین سژنە نهێنی لە بەخدا هەبوونە یعنی بڕاستی من هەمی گەڵام نەگوتی ئەف لیستە کۆنووری مالکی سەرۆکاتی دەکەوەکی جەنابەتەژی ئاماژە پێکری کو تشتێک مایە بۆ ناوێت دستوری عێراقی نەخێر ئەو دستورە کۆ نەمایە گرنگیا خۆ نەمایە لیستێکی هەرە سەرەکی دەور دەبینێت ئەوە کۆ بەناو دەوڵەتێک وەلە غەریب لە نەرویج لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە کای غەری فەرموو ئەم کاتت باش بێ بەڕێزم باشی سەر چاوم هەموو کاتێکت فەرموو دەستخۆشیەوە کەوەرەش لێ دەکەم باڵێ سپاس بۆ تۆ سڵاو ڕێزمێ بۆ هەموو پێشمەرگەیەکی بە شەڕەف بەڵێ هیوادارم پێشمەرگە بە هیچ شێوەیەک ئەم شوێنانەی کە لەسەر جێم لێ تەکای غەری فەرموو هیوادارم ئەم برا بەڕێزانە پێشمەرگە بە هیچ شێوەیەک جوونە نەکەنە شوێنەکانی خۆیان
لەم شوێنە داگیر بن دەستخۆشیش لە سەرۆکی هەرێمی ماوە بەسەرچوو دەکەم بەڕاستی پیلانەکەی سەرکەوتوو بوو کە دژی مالچی کردی 2 ساڵ حەقی 2 ساڵی تریژی هەیە بۆ زیادکەنەوە بۆ سەرۆکایەتی هەرێم ئەم جارە پیلانەکەی بەرژەوەندی ملەتی کورد بوو دژی ملەتی کورد نەبوو دەستخۆشیشی لێ دەکەم بەڕاستی کە لەگەی داعش دەستی تێکرد ببرە ئەو سەرنجی خۆتە داعش هەر ئەو داعشەیە کە 6 پێشمەرگە شید کردووە 6 پێشمەرگە بێگومان بوونە قوربانی بەهۆی ئەو شەڕەوە هەر داعشیشە بێگومان ئەگەر زۆر جار هەجومی ناوشەجێ ناکوێکەکانە هەر ئەوەیە ڕۆژەمەنووسێکی کوردیان ڕەڤاندووە بە برینداری تا ئێستا ناکرێت ینی بارێزان ئەمە شوێنێک نیوەکو تۆری کومەڵاتی فیسبوک هەر کەسێ باوەزی خۆی کومێل لێبدا تکایە ئەمە تەلەڤیزیونێکە قسەکان حسابی لەسەر کرام و بە ملیۆنەها بینە لێستا تەماشاکە ئێمە هیوادارین بە دقت و بەبێی کومەڵێکی ئینتیباعی تایبەت کە تەسیرە بێ لەسەر ڕەوشەکە هیچ بەڵگەیەکیش لەگەڵ نەبێ ناڵێن باشترە بێ بەڵێ سەیبۆر لە ڕواندوزەوە فەرموو سلام علیکم عەلەیکوم ئەسەلام باشی بەڕێز سەرچاوم لازم سێبور لە ڕواندوزە لەگەڵ تێورام بەڵێ فەرموو داوا لەسەری هەیەمەکەم ئەو سەنگەرانە وەکو پێویست قەیم بکە لەبەرەوەی چاوەڕوانی شەڕێکی گەورەتر ئەکرێ هەرشەتنە لەگە داعش شەڕ بکرێ احتیمالی هەیە لەگەر دێشی عێراقی شەڕێکی گەورەترمان لە پێش بێ شەتنیەتان کە برین دێشی عێراقی لە بە داعش تەچی داهێنەوە لەناوە خۆ گەندەڵە بەڵام لەوانەیە بەرامبەری مە شەڕێکی یعنی زۆر باوە بکە زۆر بە مەبدەئی کا بەرامبەری مێتە داوا لە سەرۆکی هێرێمەکەم کە هێزی فەرماندەی گشتی سەگدارەکانە سەنگەرەکانی پێشەوە زۆر زۆر باشی قەیم بکات بۆ مینیش داوا لەو فەرماندانەکەم کە لە بەرەکەی وەکو پێویست یعنی لەسا ئەوە کە زندەکانی خۆم تێتەڕینە ئەبینی سیلاح شتەکەکەوی هجومەکە لە ئەسن لۆ پێشەوە بامەزان نەدەن لەبەرە مسلتم هەندە سەعاتکەریە بەخۆ ئەزانم بە چنە زەربە ئەخوا دوش بن ئەو سیلاعەتی ئەنتی لێ بەست لەو سیارە عوبەی لێ بەست بەڵێ ناسکە لە ڕانیە فەرموو ئەلو بەڵێ فەرموو سڵاوە کاتت باش هەموو کاتێکت دەستخۆشی و بەرنامەیەتان لێ دەکەم بەڵێ فەرموو سپاس دەمەوێت ئەو عێراقە بکرێ بە کوردستان لەبەرەوەی بزانین ڕەوشی کوردستان بەرەو کوێ دەڕوات هاوسەری من 2 مانگ جارێک مەعاژوەر دەگرێت لە پێناوی چێ دیفاع لە عەرەبکە ئێمە خۆمان لە کوردستان نازانین نە عەرەبین نە سوورین هەموو شتێکمان لەگەڵ تێکەڵاو بووە تەنانە دەگەرێتینە بازاری کوردەکانی خۆمان ناناسینەوە تێگەیشتی بەڕێزم ئەو جارکەی ئەوە ژیانە هەڕۆ دادەنووسین لەبەرەو تەلەڤیزیۆن نازانین نەخەفەت یعنی حەجارە و بە شتێکەوە دەمێک کوڕێکی گەنج لە بازار دەکوژێت جارێک نازانی نە داعشە نازانی نە مالیکیە نازانی ئەوە چی نازانمە و کوردستانە بۆ لێ هاتووە حتا کەنجی ئاوا ژیان بەرینە سەر ئەوە کەی وەزعات حالەکە چییە بەڕێتەوە ڕۆژ تاوا ئیسراحەتمان کرد بەڵام ئەو کاتی یەک کەسێک بوو ئەگەر لی دەترساین حالەکە چییە بەڕێتەوە کوتواڵەی ئەو ڕەوشەکە هەیە بەڵێ حەل چییە حەل وەڵی تا نازانم داوا لەو سەرۆکانە دەکەین دیفاعێتمان لێ بکەن و ئەو وەزعاوەتە کەنجی ئاوا بستە سەرەوە ژیان نییە بەڵێ بەرەزان بێگومان لە ئێستادا هەرێمی کوردستان زەختێکی زۆری لەسەرە لە هەرێمی کوردستان لە چاردەوری هەرێمی کوردستان هەر کەسێک هەر نەتەوەیەک زەختێکی لەسەر بێ لەلایەن ڕژێمەکان و لەلایەن دەسەڵاتدارەکانی ئەو وڵاتانەوە یەکسەر ڕوو لەم هەرێمی کوردستان و لەم سێ پارێزگاکە بە سەدان هزار ئاوارەی سووری ئاوارەی بێگومان لە باکووری کوردستانیش لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بێژگە لەمانە کە ئەمە کوردن بێگومان کوردستانیشەک و هەمووتان نەزانن بە زۆری دابش کراوە لە ئێستادا واقعەیەکێک کە دابش کراوە بەڵام عەرەبیش زۆر لێرە هەیە زۆر لێرە ینی زەختێکی زۆر هەیە فەرمووەکو ئەو خاتوناڵێ لە شوێنێک بچی ینی وای لە هاتووە کە بە دەگمەن کوردیێرە بین ینی چی بکێت کە فێلەن ئەم زەختە تۆزێکی کەم بکرێتەوە چی بکێت کە فێلەن ژیان ڕێک بخرێتەوە ینی خەڵکی کوردستان لەمەیە زەرارمەند نەبێ ینی لەمەیە باجەکە نەدا بەڵێ پشتی vê بێنڤەدانê dê berdewam bîn. Balê li ser Torî Komelatî pêcên artî aras Hosman Enûsê ba em çî tir nakoknebîn beray beram berî yektirî dîfa bikên li ser xak û wetan herwiha rostan şiwanîş Enûsê. Em welatekê şew qeyranekanî kotayî nayet heta weko newt û semena serokêkanî tirî têda bêt. Em welata her kat wek welatî Efrîqyayê lê hat ewsa layanî emnî çareser bê çunki eger êsta temaşa bikêt welatî Efrîqya zor
سەقامگیرترن لە جا وڵاتی عێراقدا هەروەها ئالانی ئەڵنیشە نووسێ کورد پێویستە ئەمریکا وڵاتانی زەلهێز ئاگادار بکە لە مەترسی ئەو بارەدوخەی ئێستا بێگومانە وڵاتانە خۆیان ئاگادارن لەسەر ڕەوشێکە پێویست ناکە کەس ئاگاداریان بکە هەروەها دارین هەمێت نووسێ سەڵاو ئەدمینی NRT تکایە ئەگەر ئاگاتان لە ئێمەیە بابەتێکی گرنگەیە ئاگادار بن بەڵێ بێگومان ئەو ئەگەیلەوەی مادە ئەدمینێکی پیجەکە هەروە هۆشیار هۆگریش ئەنووسێ ئێستا کێشەکە ئەوەیە ئەگەر ناوچە سونەکان بکەونە سەر پێی خۆیان ئایا قبولی ئەکەن کەرکک و ناوچە ئازادکراوەکان لە سنووری هەرێمدا بن ئایا ئەکرێت ئێمە و هەرێمی سونە شەریک بین لە ناودا چونکە پارەی ناوت لای تورکایە دیارە تورکیاش دوستی عەرەبە زیاتر لە کورد بەڵێ لە سلێمانی پەیوەندێکمان لەگەڵ فەرموو تانیا لە سلێمانی بەڵێ تانیا فەرموو هەموو کاتێکت بەڵێ کانیاو بەڵێ فەرموو وەڵی چارەنووسی عێراق هەتا موچە ئاوا داعیش و ئەم شتانە بێنە ناو هەرێمی کوردستانەوانێ بارودۆخی عێراق بە تەواوەتی تێگەچێ ئەفریقا سەیریکە وڵاتێکە یعنی وەکو بەستەبەستی ئەژین ئەگەر ئێمە وڵاتەکەمان ئەفریقا و ناوچەکانی تر بێ وەکو ئەوانە بێ باوەڕە هەبێ کەس ناتوانێت وەرەی عێراق دابەزێنێت ئەگەر موچە ئێستا موچە حکوومەت دانیشتووە لەسەر کورسیەکەی خۆی دوو پاسەوانەوە تا لە دوایەوانێ ئەو شتە بکەن ئەو شتە بکەن بەڵام موچەکە کە نایدا خۆی دڵی پەم نابێ ئەڵەبانی موچە نادرێ دوو سپاقی لەوایە داماوانە دانیشتن چاوەڕێ و کەسن پارەی بۆ موچەکانیان بێن دوونان باشە حکوومەت چۆن بیر لەو کەسانە ناکاتەوە سەرنجی تو نازانم زۆر بۆ من خۆ من زۆر تێنەگەیشتە مەسەلەی موچە ئێستا ئێمە باسی ڕەوشێکی ترێکیان لە عێراقی کەوتوتە ڕۆژەوە حەسەن لە خانەقین لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە فەرمووکە حەسەن بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکت من ئەماوەیە لە باس لە تەوەری سەرەکی بەرنامەکەکەم چارەنووسی عێراق بەرەوکە دەچێت ئێمە هەمومان دەزانین لە مێژووە وڵاتێک نەبووە بە ناوی عێراق ئەو وڵاتە وڵاتێکی دروست کراوە ئەوە دەبێت مێژووش جارێکی تر خۆی دووبارە بکاتەوە ئەو وڵاتە جارێکی تر هەڵگۆشێتەوە لەبەر ئەوە ئەو پێکاتە سەرەتایەکان کە ئێستا ناوعێراقن وەکو کورد و شیعە و سونە بە هیچ شێوەیەک پێکەوە ژیانی خۆیان ناتوان بەسەر بەرن و ئێستەیش باشترین دەرفەت بۆ ملەتی کورد هاتووە کە خۆی لەو ناوچانە بسلمێنێت و ئەو پێشمەرگە کە چووەتە ئەو سنوورانە بە هیچ شێوەیەک نەگەڕێتەوە و ئاڵای کوردستان لەو سنوورە بەرز بکرێتەوە و سنوورەکەمان لە حمرینەوە دیاری بکرێت هەتاکو لە چیاکانی حمرینەوە هەتاکو دەوروبەری مووسڵ تاکو سنووری کوردستان دیاری بکەن و بێتە وڵات بەڵێ بەرزان حوسیەکان یەمەن لە لوبنان شیعەکان و سنەکان لە سووریا بێگومان هەر نەفسیان ماشت ینی ئەم سیراعە تایفیە تەنیا لە عێراق نابینرێ لە وڵاتانی تریشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بینرێ کە هەمووی ئەمە ڕاندێکی مێژوویان هەیە ئەم سیراعی سونەگەڕایی و شینەگەڕایی حتا سەردەمی ڕابردووە بوو سەفەوی دەوڵەتی سەفەوی بوو دەوڵەتی عوسمانی هەبوو کە ئەوان دەسەڵاتیان لەسەر ناوچەکە بوو مهم ئەمە بابەتێکی مێژوویە بەڵام لە ئێستادا ئەو سیراعە هەرماوە لە ئێستاشدا زۆر بە زەقیە بینرێ لە ئێستادا زۆر جار ئەم لایەنە یەکتر تومەتبارەکە مەسەلەن سعودیە و نەزامکێ لە پسونەکانەوەی ئەوڵێ ئێران و نزامکێ لە پشیعەکانەوەیە بەرحاڵانی لە عێراقا ئەجندای دەرەکیش وەکۆ چاودێرەکانی ئەم ڕۆژاڵێن ئەجندای دەرەکی بە زەقی یاری بەم ڕەوشەوە ئەکا هەر کەسێکی مەساڵحی بکەوێتە مەترسیەوە جوڵە بە شێوەیەکی در بە ناونیشانی تر گۆڕۆپ و نەزانم چی دێنێتە پێشەوە ڕەوشەکە تەبلیغ بێ بەم ئاراستی هەروە ئایا عێراقی ئێستا کە فعلا بەم شێوەیە نەک عێراق وڵاتانی تریش کە زەعزەیەکی زۆر زۆریان هەیە لە لوبنان لە پەڕێکی ئابێ بەشەر لە یەمەن لە ماشن لە سووریا فەرمو ڕەوشەکەی بە چ شێوەیەکە عێراق ئایا بەم شێوەیە ئەتوانێت عێراقێکی گرت و بێ پێویستە مەسیری عێراق بەرەو چیاروە لەمە گەرەنگتر کورد لە باشووری کوردستان سەرکرداتی سیاسی کورد لە ئێستادا کە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ ئەڵێ دەبێت هێزی پێشمەرگە لەو ناوچە جێناکۆکیەکان جێگیر بکرێ و نەکشێتەرەوە کە بێگومان ئەمە سنووری ڕاستەقینەی باشووری کوردستانە بە پێ هەموو بەڵگەنامەکان کەواتە سەرکرداتی کورد لەمایە پێویستە چ بڕیاری بدا لە ئەمانکە دە خەڵکی کوردستانیش لەسەر ئەم بڕیارە پێویستە چ پشتگیریەکانە بێ بڵێ مام قەدر لەو لێرەوە ئەو کاتێ دۆر بە قوربان وڵای ئەمن دەرێم کارڕا وەها تێکسیاندایە نە سنەتەکانی حکومی عێراق بکات
الشي حدا كان يحكم العراق بكا عراق دبي جون بايدن كقوتي دبي بمتسكي هاريم او وقت دعاتيها ودبي حكومتك ضعيف مش لبردايا بيها مستريحيات بدريت هاريم مكان اجر بيانا سارسل بكان اجرنا او وقت دولة عثماني ما دي هل كسقلو خوي عندك إرادة سياسي هل دولة تكادي دراوسيو يترنامي عراق بناوي عراق لقر إسلاس بله لبريطانيا بله برا فرمو والله پیروز بای ماده 140 همو گلی کرده کام بتابدی تا ماده جبجه بو اگر خومان بتوانن و کرد همو یک بگرن و بتوانن سنورانه هموی بگرن یک جا لسنورانه نکشه نوانه بمشه و جات ناتون چنو اوجگایا ادی بونه پیروز بای له همو گلی کرده کام یوادارم بس به برایتی کرد و عرب تا حتی اصلا شق کرد بکن معنا بس او باب برتقانه ولی سنوری خومان بگرن و بتوانن سنوره بگرن لو زیاتر نبچنه پیش و نبگرن و دوا تمام دست خوبتان ليه كم وزوج سباستان غمرة بله نوزال كيركوكيو كاين نوزات همو كاتيكت فعلا ماده صدوش ليس جبجي كراوه بشوي كتر تو كو كيركوكي بله ماده تسلي الغال براكي باكم بس شيء ما معلسه مثلا كرادي كل مانيه تايسلا بو لازم شو ام سجل وكم سكرادي حزب تعاملك اخوي ما مالك خديجه ما نكدوا يما كل خديجه ما كرواني كتبنا ببغاوك وينادي كل شيء نكدوا بس برندي شخصي خو انا حزبي خو اقتدى تروين اسمانو خاكو اوا يسال كيسه سكرادي كل دروس بكيه انسان بدال معناها فسفوره رجع من اسمانه يعني انسان معناها دري حزبك انا بفرشات بكير ريال مرجريه نقعوا في حزبك هذا انا يا تاع شخص برياره مشتك بدا كخراب وساك فنابو من تكبير كتاغو بري والله ما زايمنا هذا خاطر اوسنو لخانقين وسنوري كركو مشاكله سنويتها شيعيتها كرديتها هذا بعقلي تعاملي لقلابك يا بعقلي كنترول بكيو 2006 ما كان كنترول كاين امريكا دغه ما بله لسويدوا لريفيد جوسخايبه كيفرمو بله والله كايسير ما فرمو پیروز باید لگلی کرد کم که پیشمرگه کن ناوچه حمرین و کرکوک وانه باید دست به سرگ داگرتو تو دیسا اما دوام لحمو سر کردکانی کرد که قراره جواب دن او ناوچانه بخویان بین و سر حرمی کردستان که هیچ کس هیچ بومنا که ناتوانن بسنو عراق زاره چید که برن اما ماف مان بيبدن اما دبي بخومان ماف بخومان مدين او زيناكو كان كبيرن زيناكو كردستان كان دبي بيقرن نوا بو كردستان كرد بخوي دبي بيقرن تو بو كردستان استا پێشمەرگە جێگیر بکرێ و بە هیچ شێوەیەک نەکشێتەوە زۆر سپاس بۆ بله سپاس بو توش بله تماشاوان نيجا ماده 140 بگمنه ماده دستوریت عراقی بو اسایکرنا روشا دورین جهه ناکوک کو اف دورین پرانی دورین کردستانی نه بگمان اف ماده نه تجيب جيكرن قرابو گلک عربان ورگتن هل کرکوک من نچون روش جار بو جار خرابت لهاد نه هذا بگمانو کتب هینجی دبینن اف دوره همو بدسین کرداون لپشتی شهر داعش و ارتش عراقی هرس اینانا حرفینا جيش عراقي رافينا جيش عراقي چولکرنا باراگین خو لوان دوران ایتری هزا پیشمرگین کردستان اگر کردان نا پاریز لوان دوران گلو بو چیه دهمان دم دا چو فعلا اف دورا پاراستن ها سنور باشور کردستان همود دسته هزا پیشمرگین کردستان پارلمان کردستان اجدی بجیرو کو پیوست حکومت هرم کردستان همو پیجوان بو هزا پیشمرگ دابین بکه و و دوره ایتر بنجه بنو نوکشن کواتا وجی پیش حتی دیه فرصت دیه بو کردانات که پیش بو یکم جار سنور راستقینه باشور کردستان دست هزا پیشمرگین کردستان دایه گلو خطوات پشرا چه بهته کنن که فعلا ایدی سنور راستقینه باشور کردستان نه چول کرن ایدی کرکوک و شنگال و نظام گلی دا ورندن هندک ناو و نشان و رقم دی بناو دستوری و یاسا و ریکفتنامه سر نه تطبیق کرن بلکه نه فرصت که دست کردا دایه پیوسته بهته گرانتی کرن اوه چاوا فعلا بهته پراکتیزه کرن نسرین معنا گله فرمو نسرین سر چاو اواره باشتر فرمو كاكا جان توري امريان اني
پەیوەندەکەم پەیوەندی بەو تەوەرەوە نییە بەڵام زۆر بەڕەحمەتەوەرەژی لە بێجێم دێزای نەخەی مەدا ناخەم بەڵام ئەگەر لە چارچێوەی بەڵێ منەڵێ مەکاری پێشمەرگە زۆر پیرۆزە ئەگەر بە کارەکانی خۆی هەستی بەڵام بەداخەوە ئەگەر ئەو تاڵانە نەبووە چ تاڵان ببۆرە پێم وایە هەر بەم ناوەیە پێشتریش لە دووزەوە پەیوەندی کراوە هەر بەم ناوەیە نەزانم ئەم بۆ یان نەباسی تاڵان و ماڵانەکە کاکەمە لە بەرچاوە پێشمەرگە شەڕەکە لە سنوورەکانە شەهید دەدا و ئەبێ بە قوربانی خۆ پێشمەرگە تەرەکتور و تڕێلە لەگەڵ خۆی نەبردووە پێشمەرگە حتا لە فەرماندەی گشتی هێزی چەکدارەکانی هەرێم دەرچووە نازم ئەم خاتونەمە دوو جارە بە ناو نیشانی جیاوازە و پەیوەندیەکە و نەزانم چی و چی ئێمە هیوادارن تکایە گەرم پەیوەندیانە نەبن لەبەرەوە هەر کەسێک ئێستا ئەرکی پێشمەرگە لە میدیەکانەوە بە تایبەتی لە ئێنارتیەوە کە پەیامنێرەکانمان ڕۆژانە ڕووماڵی ڕەوشەکەیەکەن چییە تکایە بەڵێ دیلان لە شارە زۆرەوە باشی بەڕێزم سەر چاوم وەڵی من خۆم پێشمەرگەم خواشایەتە یەک جار سیارە ماتیا تەقیوە تۆ شەهیدێک و سێ برینەرمان ناوە دوو جار تەقەمان لێ کراوە تێگەشتی یعنی ئەی بەو خەڵکانە و قسانەیەکەن هەنێ قسەی هەیە ئەیکەن لەسەر پێشمەرگەم ئەگەر ڕاستەکەن با دێنە چێشە دێن سەری جەبهەکەکەن خۆیان دێنە ناو مەوزوعەکەەوە شش حەوت جار هاوان باران کران لەلایەن داعاشەوە ئەمە بەرسەوێکە بۆم ئەم بەڕێزە بە ناوی نەسرینەوە کە پێم وایە لە پێشتر بە ناو نیشانی تریشەوە پەیوەندی کردووە ئەمە بەرسەوێکە بۆ بەڵێ جا هیوادارم دەفەتی ترم بیتێ ئەو فەرموو لە خزمەتدا ئەو برا بەڕێزە لە سویدە دانیشتۆ قسەی زلەکە لێەوە خۆ ماشەڵا پشتی پانە شوێنی شەش مەغزەرە دێتەوە بۆ نایەتە پێشەوە لە پێشەوە خۆی ببەسیەوە لێەوە دانیشتۆ قسەی زلەکە ئەگەر مەسەلەوە دەبرای بەڕێزم تۆ بۆچی چوی بۆ چیت بۆ قاوشۆرین ڕۆژی لێرەش قاوشۆرین هەیە بێ لێرە بیشۆرین یعنی هەنێشت هەیە لەسەر پێشمەرگە نەیڵێن دێنە ناو ئێستا کاک دیلان تۆ لە کام تۆ لە شارە زۆریان تۆ لە جەپەی ئێمە من خۆم بەڵێ خەڵکی شارە زورم بەس من لە هێنم داوامەکەمان ئێمە لە فبش بووین چین وەتە لەروەر لەوێ تێنتێ تەقیەوە بە قابڵە پیارەکەمان تەقەمان لێکرا یعنی هەنێشت هەیە نەوترێت هەنێشت هەیە باز نەکرێت خەڵک لە خۆی پیشەک بە تاریکیۆ نەنێ ئەگەر حەزی لە مەوزوعەکە بەڵێ کاک دیلان ئێمەش نایلی لێرەوە کەس بێت و بەبێ بەڵگەوە کۆمەڵە مستەلەحی بڵە خۆی فڕێبدا کە تەسیری هەبێ لەسەر معنەویاتی پێشمەرگە هێزی پارێزەری ئەم کوردستانەیە بێگومان لە هەموو دنیا هێزی لەشکەری ئەم وڵاتە بە تایبەتی لە ڕەوشێکی وایە ئەمە دەبێت ڕەچاوی کۆمەڵێشت بکرێت هێزی پێشمەرگە لە ئەرکدایە هێزی پێشمەرگە ڕۆبەڕۆ بوونەوە لە گەلچێکدارەکانی داعشەیە هێزی پێشمەرگە بێگومان لەوێ قوربانی ئەدا بریندار ئەدەوە کۆتواڵێ بەرحاڵە میویدارین سەرنجە خەڵکی کوردستانی گەشت بێت گەل و عێراقا نەها دێ پێیگڤە هەر پێیگڤەشێت ئیدارەکەت یانجی پێویستە ئیتر لێک بێت ئیتر دەمات عێراق لێک بێ ژبەر و کەس قبول ناکات شیعە سونات کۆژی سەر ناوێ عومەر و نزانم کێ سەرەیەک دوت بڕن و ئیتر قەسابخانەیەت ناوەڕاستە عێراقی بە سەدان تەڵەبات کۆژن و سنەنیە و نظام شیعانیە سەر ئەوێ دیگە بواری فلان ئیمامی نیە نظامی هەیدی فلان ئیمامی نیە بەرحاڵ پێویستە کورد vێکێدا کورد چی بکرێ و پرۆژەی کورد لە ئێستای عێراقدا لەم ڕەوشاسکارەدا چی بێ حتا سبەیان vێرە جارێکردن تەوەرەکی گەرم ئەم vێتکەین و خزمەتە ڕایە گشتیا خەڵکی کوردستانیکەین هەر شاد بن